بابا شیخ پۆستێکی ئاینی بلندە دی ئاینی ئێزیدیاندا و دەبێتە سەرۆکێ جڤاتە ڕوحانیە ئێزیدیان لە عێراقی و جیهانێ و کارێویە تایبەت bi ئاینیvê digirêdaye. Baba Şêx xert û Hacî İsmaîl beriya salekê û di jiya 87 saliyê de wexera dawiyê kir û di salvegera wexerkirina wî malbata Xwedê ji razî didene diyarkirin ku ji ber vayrosê korona bi tinê dê malbat xêrekê ketin. ئیرۆ ما گوتی و ڕۆژە چاری هەشت ئەمە ساڵڤەگەڕا ڕەحمەتی بابە شێخە و ڕەحمەتی عیدۆ بابە شێخ برایوی کو دێ زادەکی ئەم خێرە وەگی گوتی خێرا ڕەحاوان و خێرا ناوێ خودەی دێ سەر ئینین دێوی زادی چێکەین ما یاگوتی ئەم دێ بەربەڵاوە ناکەین زەحف ینی خەڵکێون داخوازمە هەرچەندە من وەک ئاگاداریەکیان نوویسی فیسبووکی خۆدا من بەڵاف کردبوو من گوتبوو ئەم بەری هەمووکێ گەلک سوپاسیش ئیزدی شەرق و شام و هەموو ملەتین دیترژی بکەین ئێت و دەما تازیاواندا حاضر بووینێ لەگەلمە و خزمەتە بنەمالێ کردی و خزمەتە ڕوحا بابێ شێخ کردی و ڕەحمەتی شێخ عیدۆ و ئەوان خەڵکێمە هێش دەر یعنی لە هەرێما کوردستانێ وش عێراقێ وش دەرەوەی عێراقی و هەموو وڵاتین جیهانێ ئێت و ینی برەیە تێلەفۆنە برەیە فێسبووکە برەیە بەریدێت ئەلکترۆنی بژنێ پۆستێت ئەلکترۆنی ینی مایلیە کو تازی گەهاندینەمە ئەم سوپاسیاوی خەڵکی هەمووکێت بکەین. Ji Lêxova zilamên aynî û rewşenbîrên êzîdiyan di salvegera wexerkirina Baba Şêx de didine diyarkirin ku ne bi tinê êzîdiyan kesanekî wekû Baba Şêx ji dest dan, belku tevaya miletên din jî çeng û kesanekî aştî xwaz bû û herdem kar dikir ji bo pêkvejiyaneke birayînî. هەر ئیرۆ ما نەڤە ئەم خەڵکێ خۆ کەلف بکەین بەرێ نەخۆشیە کۆرۆناش بەرێ ڤایرۆسی کۆرۆنا هەنجێ زاڤ بووی بێ منتەقی هەمووکێشی گوڵ دنیاش هەمووکەی زاڤە مە نەڤە ئەم خەڵکی خۆ کەلف بکەین و مەدوێ خەڵکێ مەژی رازی بێت و دوعاچی بێت ئەم لە خێرەکێ چێکەین هەر ناخۆدا دلێ خەڵکێ مە نەمینێت شۆلێ بابێ شێخژی شۆلەکی ئاینی زاڤ بوو شۆلی دوعا بوو خێرخوازی بوو خێرخواست نابە مەلەتێ خۆ نابە جەماعەتی هەمووکێ دوور و بەرێتمە هەر کەسێکی ئەو گەهشبایە دەستی گەشتبای خێرخواز بە و دوعاتکردن بۆ بێ خەڵکی هەموو کێشێک پشتی بابی شێخ وەغەر کردی کوێ بەر دلۆبانیا خودێ فراغەکە گەلک هەمەزن هێلە بابە شێخ تقریبا 28 ساڵە 27 ساڵە سەروی جی بوو و باو باپیری تویشی بابە شێخ بوون ئەوان ئەفکارەیە کردی مەنسەبێوان مەرجع دینی ئێزیاتیە زەرەرێکە مەزنگە هەندە ئێزیە چونکو بابە شێخ يعني حقيقة بابا شيخ مرجعك ديني إيجابه عالمي خري وإيجاب سري خود كشافي بيجي وحقيقة بابا شيخ إنسانك مسالم بو يخير خواز بو بحبو ملاته طيبات جيوي كالقضاء شيخان بابا شيخ بشتي قدم قهاستي طبعا فراغك أمازن هيلا أبدا يصالك إيزيدي قالك كبنا مشاكلة شو مشاكل إيجاناتي نحل كنا طعنهم دەیەتە زانی که خودش رازی لسال 1995 بووە بابا شێخ و لە ساڵە 2020 و ji ئەگەری نەخۆشیەکە گیران چۆ بەردلۆڤانیە خودێ ئەکرەم دەروێش دەستگەی میدیە بادینان شێخان